بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەڵاو و سەرجانی پاچی پێغەمبەر کەوێ بینەرانی ئازیز بە ڕۆژوبانی خۆشەویست لە ئەڵقەیەکی تری نوێی بەرنامەکەتان بەرنامەی وانەکانی بەڕۆژووبوون بە ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست دەگەینەوە. هیوادارین ئەڵقەی ئەمڕۆژمان ناوەڕۆکی بەرنامەکە بەدڵی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ و هەروەها لە خودای گەورە و بەخشندەی میهرەبان دەپاڕێنەوە ڕۆژی هەموو لایەکتانی پەسند کردبێ. بەڕێزان ئەمڕۆ ئەڵقەی ئەمڕۆمان تایبەتە بە هەڵس و کەوتکردنی کەسی بە ڕۆژوو بوو لەگەر میوان. اینجا چ لەسەر ئاستی خێزان، چ لەسەر ئاستی ئەو کۆمەلگایە، چ لەسەر ئاستی دامەزراو، چ لەسەر ئاستی فەرمانگە بزانین پێویستە ئێمە چۆن مامەلە لەگەر کەسی میوان بکەین. خاڵی یەکەم پێویستە دوای سەڵاوکردن و سەڵاودانەوە پێشوازیەکی گەرم لەو میوانە بکرێت. اینجا پێشوازیکردن وا هەز بکاتن بەڕاستی کە هاتۆتە لای خزمێکی نزیکی هاوڕێیەکی خۆشەویستی و هەتا بشکری پێویستە لە میوانداریەکانە خەڵکی بەرامبەر ئاگادار بکرێتەوە، چ لەسەر ئاستی ماڵ خێزان، یعنی بەڕاستی ئەمڕۆ هەموو کەسێک مۆبیلی هەیە، خۆ ئەگەر هیچ نەبێ کەسێک لەو کەسەکانی ئەو خێزانە مۆبیلی هەیە، پێویستە ئاگادار بکرێتەوە. ئایا کاتتان هەیە؟ ئایا ئامادەن پێشوازی بکەن لە میوان؟ پێویستە کاتەکە دیاری کرێت و هەروەها ئەو ماوەی کە دەمێنی و بزانیت چەند دەمێنیتەوە بۆ ئەی کەسی بەرامبەر بێزار نەکەیت. کەواتە ڕەزامەندی هەیە بۆ هاتن ئەوە ئەگەر لە ماڵ ئەدی ئەکەسە ئاستی فەرمانگا بێ دیسانەکە بەڕاستی دەبێ کەسی ئەو کەسەی کەوا تۆ دەسێ لای ئاگاداری بکەوە تەنانەت ئەگەی شەکەت شت فەرمی بێ. خاڵی دووەم ڕێزگرتن. من لە ئەڵقەیەک لە ئەڵقەکانی پێشوو باسی ڕێزگرتنم کرد. زۆر لێرەش دەخ لەسەر ڕێزگرتن دەکەمەوە. بەڕاستی ڕێزگرتن ئەوەندە لە ڕووی دەرونیەوە کەسی بەرامبەر ئاسوودە دەبێ، بتەوێ یەکێک سزا بدەیت، بتەوێ یەکێک دڵی تەواو بشوێری ڕێزی مەکرە. بەڕاستی ڕێزگرتن زۆر گرینگە. بەبەستم چێ لە ڕێزگرتنەوە دەبی لەبەری هەلبیستیتەوە. زۆر کەسەیە خۆی وا گران دەکا لەبەری کەسەکەی بەرامبەری یەکسەر حەز دەکاتن، دەستی بۆ درێژ دەکا بۆی دەستی بکوشێ، هەر لە شوێنی خۆی نازوولێ، هەر هیچ دەبێ ئەگەر ناشتەوێ هەستیەوە بەس وا ئەوڵ بدا کە تۆواڵ دەستەوە کەسی بەرامبەرێ نا. یعنی بەڕاستی بۆ ئەو کەسانە ڕێگادراوە هەر نەستێتەوە کەسێکی پیرە، کەسێکی بەتوانایە، کەسێکە بەڕاستی نخۆشە، بۆی هەیە ڕێگادراوە ئەم کەسە هەر نەستێتەوە. بەڵام بەڕاستی دەبێت لەبەری هەلبستەوە فەرمووی لێ بکەیت، فەرمودانیشە و شوێنی دیاریکراوی بۆ دابرێ. میوان هەمیشە ئارزوو دەکا ئەو شوێنە شایستەی بێ و نابێ جیاوازی بکەیت لەبەر میوانەکانە. زۆر گرینگە ئەو باشترین شوێن، خۆشترین شوێن بدەیتە ئەو میوانە. کەواتە گرینگە ئاراستەکردنی میوان بۆ شوێنی دانیشتن. تەنانەت لە شوێنە گشتیەکانیشە، لە پرسەیەکە، لە شایی و خۆشیەکە کە یەکێک دێ خۆشە دێتە ژوورەوە، خەڵکانێکی زۆر وەستاون، خەڵکی زۆر دانیشتون نازانێ بستە چێن دەرێت. بەڕاستی لێرە پێویستە یەکێک ئاراستەی بکە. شوێنە چۆلەکە هەیە فەرموو، دەستی شوا بۆ درێژ بکە فەرموو. ئەم فەرمووە بەم شێوەیە دڵی ئاسوودە دەبێ، لەوێ ڕاهاتووە ماندووە، دەبێ پێشوازەکەش لە ئاستی ئەم مادووبوونە دابێ. بەدەمەوچوون و بە خێراتیشی بەڕووی خۆش. بەڕاستی میوان زۆر وردە، چۆن مناڵ هەز دەکا دایکی جیاوازی بکە لە بینی مناڵێک و مناڵێک، کەسی میوانیش ئاوا هەز دەکا ڕۆکا دەخوێنێتەوە. ڕووی گەشت دیارە بە ڕووی میوانەوە. ئەگەر من ڕوو مۆچ و هین بێ دیارە بەڕاستی هەست بدەکات لە دڵەوە کە ئاسوودە نییە بۆیە دانیشتەکەی بەدڵ نابێ. دوای ئەوەی کە فەرمود لێکرد و داوا دانیشت، بەڕاستی پێویستە هەندێک پێشکەشکردن. هەڵبەت لە ماجی ڕەمەزانە بە ڕۆژبوون لە دوای شێوان خەڵک سەردانی یەکتر دەکا، بەڕاستی پێش هەموو شتێک پێویستە ئاو پێشکەش بکرێ. چونکە کابرا زۆر ئارزووی ئاو دەخواتەوە. اینجا خۆشاو، اینجا ئەو خۆشاوانە خۆی هەنار بێ، پرتەقاڵ بێ، خۆشاوی
زۆرەکان زۆر ئێستا ڕەنگە لەو ناوەی هەموو ناوەکانم لەبەر نییە بەڵام پێویستە خۆشا و ئاو پێش هەموو شتێک پێشکەش بکرێت چا میوە ئەنی زیاتر هەوڵ بدەن ئەو شتانەی پێشکەش بە میوان دەکەن لە مانجی ڕەمەزانی پیرۆز و لە شەوانە ئەو شتانە بێت کە ئاوی تایە ڕێژەی ئاوی زیاتر تێدایە زۆر زۆر گرینگە. خاڵێشتر لە کاتی بەڕێکردندا دەبێت بەڕێزێکی زۆر زۆر جوانەوە بەڕێ بکەیت لەبەری هەستەوە دەرگای بۆ بکەرەوە بەڕێی کە تا دەرکەی حەوشە. ئەم بەڕێکردنە نیشانەی ڕێزگرتنی بەرامبەرە. خاڵێک کە زۆر گرینگە لەگەر کەسی میوان ئەنجامی بدەیت کە قسەی لەگە دەکەیت تەماشای دەموچاوی بکەیت. باوەڕ بکەیت زۆر زار دەبینی خەڵک قسە لەگە یەکێک دەکا ڕووی لە لایەکی ترە. ئەوە نیشانەی بێڕێزیە، ئەوە نیشانەی بایەخ نەدانە بە کەسی بەرامبەر. بۆیە تکا دەکەم کە میوانتان دێت یان برێ میوانەکەی میە بڵێ کاتم نییە یان کە دێ کاتی بۆ تاڕخام کە ئەو ماوەی کە لەگەر ئەو میوانەدا دەنیشی تەماشای دەموچاوی بکە و بە دەموچاوێکی ڕووخۆشەوە بە پێکەنانی و زەردەخەنەوە بۆیە ئەو ماوەیە کە لەگەری بەسەر دەبەی بەخۆشی بێت. خاڵێشتر سەرنەهێشاندنی میوانە خەڵکانێک هەن باس و خواسی وا دەکەن هیچ پەیوەندی بەو میوانەنە ئی میوان چ بکات؟ یعنی زۆر جار هەیە دەبێ بزانی ئەو میوانە ئاستی ڕۆشنبیری ئاستی وشیاری پیشەی چییە؟ پسپۆری چییە؟ باسی شتێک نەکەی هیچ پەیوەندی بەو نەبێ سەری بێشینی. یعنی ئەو شتانەی کە ئەو میوانە دەبێت پێشەوەی بێ بزانی میوانەکەت لە ئاستێکدایە بۆی ئەو نمونەوە ئەو قسانەوە ئەو شتانەی کە باز دەکەی لەو سنوورە زیاتر نەچێتە دەرەوە بە پێی پسپۆری بێ. چکە ڕەنگە دوایی باز دەکات دەرێ کورە وەڵی سەری یێشاندێن ئەرێ کورە چ بوو خۆزگە دەچوونایە. بۆیە قسەی وا بکە باسی وا بکە کە بڵێ ئای ببێتە مێژوو بڵێ ئەرێ لەبیرتە جارەکەی کاتین چەند قسەی خۆش کرد چەند بابەتی خۆش یان تەنانەت بۆ خەڵکانی تر بژێرتەوە بڵێ کە سەردانیکردنی هەر فلانە خەڵک هەر بچێتە لای ئەو ئەنی ببێتە پند و ئامۆژگاری لێوەرە بکریت. خاڵێکی تر زۆر کە گرینگە دەمەوێت ئاماژەی پێ بکەم بەڕێزان ئەویش ڕێزگرتنی هەموو میوانێکە بەبێ جیاوازی. یعنی بەڕاستی دەبینین لە زۆر جێگا و لە زۆر شوێن چ لەسەر ئاستی ماڵ چ لەسەر ئاستی فەرمانگە جیاوازی هەیە لە میوان. ئەمە شتێکی زۆر ناشارستانێت هەیە. ئەنی تەنانەت جاری وە لە پرسەکانیشە و لە شوێنە گشتیەکانیشە لە خۆشیەکانیشە ئاز دەکەیت شوێنەیە تایبەتە نابێ جیاوازی بکەیت. کابرا هاتوو سەرخۆشی لێ دەکا کابرا هاتووە بەشداری خۆشی دەکا نابێت چینایەتی دروست بکەیت لەبەرەوەی دەوڵەمەندە لەبەرەوەی هەبووە لەبەرەوەی کابرا بەرپرسە کابرا هەز دەکا کەسی ترس بکە. بۆیە نابێ ئێمە ئەو جیاوازیانە زۆر بکەین. ئەگەر جیاوازیشمان کرد دەبێت زۆر کەم بێ بە ڕێژەیەکی وا بێ خەڵکەکە بەزەقی هەست پێ دەکەن چونکە مرۆڤ چاوی هەیە مرۆڤ هەیە بیرکردنەوەی هەیە زیرەکە دەبینی لێکدانەوە بۆ دەکات. بۆیە هیوادارم ئێمە لە مامەلەکردن لەگەر میوانە زۆر بە شێوەیەکی نەرمونیانی بە ڕێزێکی گەورەوە پێشوازیان بکەین. دوای خۆنایە ماڵەکە لەگەر بەشکە سەردانت دەکا بۆ ماوەی کاژمێرێکە نیو کاژمێرە یەک سەردانم لەبیر چوە پێویستە ئێمە ڕاچاوی بکەین ئەویش جەختی لەسەر دەکەمەوە سەردانیکردنی نوخۆشە تکاتا لێ دەکەم سەردانی نوخۆش بە پێی نوخۆشی گرانەکەیتی لە 5 خولەک تا 10 خولەک زیاتر نییە. هەندێک کەسەیە دەیکرد بە دیوەخان و دادەنیشن ئەمە بە تایبەتی ئەگەر لە ڕەگەزی تر بێ ڕەگەزی بەرهەم ئێمە دەزانین جاری وایە ئافرەتە ژنە پێویستی بە پێویستی هەیە پیاوەشی پیرە ئەمانە دەرمانی هەیە پشوو دەدا دەیەوێ بنوێ بەڕاستی هەرەسان و بێزاری دەکەن. بەم ئەندازێ دێنە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان هیوادارم خدای گەورە بەخشندەی مێرەبان ڕۆژی هەموو لایەنی پەسەند کرد بێ و ئاشتی خوا و سەڵاوی خوا لەسەر هەموو لایەکتان بێ و هەموو لایەکتان هەر شاد و سەرفراز بن.